ئەو دەنگەی ئەمشۆ ئاسمانی هەولێری دڕی تەنها دەنگی تەقینەوە نەبوو، بەڵکو ئەوە دەنگی هەرەسێنانی ئەو نەخشەیەیە کە 100 ساڵ ئێمەی پێوە بەڕێوە دەبرێت. جیهان خەریکە دەگۆڕێت. ئەوەی میدیاکان ناوێرم پێێتی بڵێن ئەوەیە ئەمشۆ نەکەر هەولێر، بەڵکو سلێمانی و دووهۆک و هەڵەبجەش خرانە ناو تاقیگەیەکی گەورەی دەمالگیرانەوە. ئەگەر پێت وایە ئەمە تەنها شەڕی تاران و تەلئەبیبە و ئێمە تەنها قوربانێکی بێدەسەڵاتین، ئەوە تۆ گەورەترین فێڵی مێژووت لێکراوە. من ئەم شۆ لێرەم نەک بۆ ئەوەی دڵنەوایت بدەمەوە، چونکە نەتەوەیە کە 100 ساڵ لەناو ئاگردا دەژی پێویستی بە بەزەیی نییە. من لێرەم بە داتایەکی جیۆپۆلیتیکی شۆکەر کە تەنها ژوورە تاریکەکانی بڕیار دەیزانن. پێتان دەڵێم ئەم موشەکانی ئەم شەو لەڕاستی دانیشانی پارێزراوی کوردستانن، نەک وێرانبوونی. جۆ بگرە، چونکە ئەوەی لەم سێخولەکەدا دەیبیستیت جیاوازی نێوان کەسی ترسا و کەسی زانا دروست دەکات. وەرن با کۆدی ڕاستەقینی ئەم زریانە بکەینەوە، با بە زمانی سادی سەربازی قسە بکەین. ئایا کوردستان دەبێتە مەیدانی جەنگ؟ وەڵامەکەی لە یەک زاراوەدایە: تیۆری قوڵایی استراتیژی. کوردستان بۆ زلهێزەکانی جیهان تەنها خاک نییە، بەڵکو ناوچەی جیاکەرەوەیە. بوف زۆن تێکچوونی ئاسایشی هەر بستێکی ئەم نیشتیمانە واتە گواستنەوەی ئاگرەکە بۆ ناو جەرگەی ئەنقەرە و تاران و بەغداد. هیچ کام لە مێزانش ئامادە نین باجی کەوتنی کوردستان بدەن، چونکە کەوتنی ئێمە واتە سووتانی ماڵەکەی خۆیان. بۆچی جیهان ڕێگە نادات ئابووری کوردستان دابڕمێت؟ چونکە ئێمە هەناسە یێدەگی ئەوروپاین. بە پێی نوێترین ڕاپۆرتە نێودەوڵەتیەکان کوردستان لەو 5 ناوچە دەگمەنی جیهانە کە کلیلی گازی سروشتێ بۆ داهاتووی ڕۆژئاوا. سلێمانی و گەرمیان خاوەنی کێڵگەی وەک کۆرمۆرن کە شادەماری وزەیە. هەولێر و دهۆک ڕێڕەوی وشکانی گەیانی ئەو وزەیەن. هەر هێرشێکی وێرانکاری کە ئێرە پەک بخات ڕاستەوخۆ دەبێتە هۆی بەرزبوونەوەی نرخی سوتەمەنی لە پاریس و لەندەن و بەرلین. جیهان بۆ خاتری چاوی ڕەشی ئێمە نا، بەڵکو بۆ پاراستی گیرفانی خۆی ڕێگە نادات کوردستان بێتە سوتەمەنی جەنگ. تێبگە، تۆ بەستراویتەوە بە سیستەمی ئاسایشی جیهانیەوە. باسی ژیانی ڕۆژانە بکەین. خەڵک دەترسن لەوەی نان و سوتەمەنی نەمێنێت. ئەمەی پێتان دەڵم داتایکی دڵنیاکەرەوەیە. جیاواز لە ساڵی 90ەکان کوردستان ئێستا ئاسایشی خۆراکی هاوبەشی هەیە لەگەڵ تورکیا و ئوردون. بڕی ئەو ئازوقۆکاڵایی ئێستا لە کۆگاکانی کوردستاندایە بۆ زیاتر لە 6 مانگی بەردەوام بەشی پێویستی ناوخۆ دەکات بێ ئەوەی یەک پارچەکاڵا بێتە ناوەوە. مەترسی ڕاستەقینە موشک نییە، بەڵکو هێرشی دەرونی بازاڕە. ئەگەر خەڵک بە شڵەژاوی کاڵا نەکڕن نرخەکان جێگیر دەمێنن. کوردستان تاقە شوێنە لە ڕۆژهەڵاتی ناوەڕاست کە هێشتا زنجیرەی دابینکردنی سەپڵای چێنی تووشی پچڕان نەبووە. پەیامی من بۆ ئێوە: سلێمانی و هەولێر و دووهۆک و هەڵەبجە یەک شتە. ئێمە لە ناو جەنگ دانین، ئێمە لە ناو گەمەی فشارداین. ئەوەی لەسەر ئێمەیە 3 شتە. یەکەم هێمنی، جەنگی دەرونی کاریگەرترە لە جەنگی سەربازی. دوژمن دەیەوێت تۆ لە ناو خۆدا بشڵەژیت. دووەم یەکگرتووی، لەم کاتەدا جیاوازی سیاسی دەبێتە سفر. کوردستان وەک یەک جەستە دەبینرێت. ئەگەر زاخۆ